این گفتگۆکەین لەبارەی 25 نۆڤەمبەر ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان. بابزانین لە کۆمەڵگەی ئێمەدا ئاستی هۆشیاری کۆمەڵگا تا چەندە بەرەو پێشوە بەرامبەر بە مافەکانی ژنان گفتگوێن بابەتاکەین لەگەڵ بەڕێز شەرمین وەلی توێژەر و مامۆستا لە زانکۆی سەلاحەدین ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا شەرمین ئەم کاتت باش سڵاوت لێبێ، پێمان بڵێ ئەوەی کە ئێوە دیقەتی دەدەن دەیبینن لە کۆمەڵگەدا ئاستی بەرەو پێشچوونی هۆشیاری ژنان بە تایبەت بەرامبەر بە مافەکانی خۆیان لە شاستێکدایە. ئەو کاتە تا باش خۆشحاڵم کامڕۆ لێرەم، زۆر سوپاسدانەکەم. ئێمە گەر بمانەوەی یانە ئێمە لە کۆمەلگایەکین ئەزانین ناتوانین بڵێن لە کۆمەلگایەکی تەواو نەریتین، بەڵام لە کۆمەلگایەکین تا ڕادەیەکی زۆر ئەتوانین نایبڕین لە کۆمەلگایەکی ڕاگوزەرین، ینی تا حەدێکی باش توانیمانە قۆناغی نەریتی ببڕین، بەڵام مانای ئەوەنی کۆمەلگایەکی مۆدێرنین و لە بەرامبەر ئەوەشدا ئێمە توانیمانە لە دوای ڕاپەڕینەوە هەنگاوی گەورە لە لایەنەوە بەڕاستی بەهاوین. بۆ ئەمەش من پێم وایە بەشێکی بۆ واگەڕێتەوە کە ڕێکخراوەکانی ژنان لە دوای ڕاپەڕینەوە توانیان ڕۆڵێکی بەرچاو ببینن، بەڕاستی ڕێکخراوەکانی فمینیستی توانیان ڕۆڵێکی باش ببینن لە هۆشیارکردنەوەی ژنان. پێمان بڵێ بە بڕواییەوە ئاسی هۆشیاری خانمان لە کۆمەڵگەدا چۆنە و کۆمەڵگە بەگشتی چۆن دەڕوانێتە یەکسانی لەگەڵ خانماندا؟ بەڵێ بەڵێ دەستان خۆش بێ. ئەوەی ڕاستی بێ وەک لە پێشووترێژ باسم کە لە دوای ڕاپەڕینەوە ڕێکخراوەکانی خانمان کاریگەریەکی باشیان دروست کرد. ئەمەش خۆمان دەزانی کە ئەوان بە سێ شەپۆڵ هاتچکە لە سەرەتادا ئەوان جەختیان کردەوە لەسەر مافی دەنگدان کە بەڕاستی و مافی یاساییەکان کە ئەمە گرنگ بوو، ئەلەوێدا ئێمە توانین بڵێن کاریگەریان هەبوو بۆ نمونە لەسەر گۆڕینی هەندێک یاسا لە ناو پەرلەمان، بۆ نمونە یاسای قەدەغەکردنی خەتەنا کە ئەمە بۆ خۆی بەڕاستی دەستکەوت بووە. و لەلایەکی تر ئەمان بە شێوازێکی کە ها بە شەپۆلێکی تر کە کاریان کە مەسەلەی شوێنی کار و مەسەلەی زاوزێ مەسەلەی ڕۆلی جێندەریە بیرمان نەچێ. مەسەلەی یەکسانی جەندەری تەنها بریتی نییە لەوەی کە بڵێ یەڵە پیاوان یەکسان ئافرەتان، بەڵکو مەسەلەکە پەیوەستە بەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری و لە ڕووی گەشەپێدانی هەریەک لە ئابووری و کۆمەڵایەتیەوە توانی باڵانس ڕابگری. ئەمە ئەمە وای کرد کۆمەڵێک شتی دیکە بۆ نمونە خانمان لە دوای ڕاپەڕینەوە بە شێوەیەکی زۆر بەرچاو چوونە بەر خوێندن، بیرمان نەچێ خوێندن و پەرۆدە فێرکردن کاریگەرێکی زۆر گەورەی دروست کرد، کادری تازەی دروست کرد، خانمان خۆیان پێگەیان. ئەلێرەوە هەستەکەی کە خانمان هاوشانی پیاوان کاریگەرێکی زۆر گەورەیان بینی، وەکو مامۆستا جەچ لە وەزارەتی پەروەردە بێ، وەکو پەروەردە فێرکردن چ لە ناوەندەکانی زانکۆ بێت، کاریگەرێکی گەورەی دروست کرد. ئەمە وا کاجارێکی کە تۆ ئینتاجت هەبێ، چکە بیرمان نەچێ ئینتاجەکە هەر تەنها ئینتاجێکی ئەوە نییە، خانمان دەتوانن بە چەندین شێواز ئینتاجیان هەبێ، هەر مەسەرەکە بایۆلۆژی نییە، ینی ئەوە زۆرە، ینی بۆ لە ڕووی کولتوریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابووریەوە بیرمان نەچێت، لە ڕووی ڕۆشنبیری فەرهەنگیەوە ئەتوانێ ینی ئەو ئینتاجانەی هەبێ بەڕاستی. وە لە خاڵێکی تر کە من پێم خۆشە جەختی لێوە بکەم کە کاریگەری هەیە لەسەر هۆشیاربوونەوەی خانمانی ئێمە لە کوردستان، ئەویش بەڕاستی بابەتیەوەی کە کارکردنی خانمان لە دوای قۆناغەوە، دوای خانمان خوێندیان بەسەرم پسپۆریان وەرگرت، بیریان لەوە کردەوە کە بخوێنن. ئەمانە کاریگەری زۆر گەورەی دروست کرد کە خانمان بەڕاستی هۆشیارێکی زۆر باشیان دروست کرد. ئەمەوە ناگەینە بڵێن خانمانی ئێمە هەمویان هەر هۆشیارن، هەمویان لە ئاست مافەکانیان، لە ئاست ڕۆڵیان، لە ئاست ئەرکەکانیان بە هەر جۆرێک لە جۆرەکان توانیویانە ئاستەکەی لە ئاستی وڵاتانی جیهانی بێ، بەڵام ئەوە مای خۆشحاڵیە بەڕاستی، مای گەشتبینیەوە ئێمە دەتوانین، چونکە بیرمان نەچێ دوای ئەوەی قەیرانەکان تی ئەپەڕێنرێ، دوای بربەستە گەورەکان تێپەڕێ، تۆ ئەتوانیت دیڤڵۆپمنت بکەیت، تۆ ئەتوانی گەشەپێدانی گەورە ئەنجام بدەیت و باشتر هەوڵ بدەیت ڕۆڵی خانمان زیاتر بخەیتە بەرچاو و ڕۆڵیان پیشان بدەیت. و دوای ئەوەش قۆناغێکی تر هات کە بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بۆ بەڕاستی من پێم خۆشە لێرەوە، ئەویش ڕۆڵی سەرکردایەتیکردنی خانمانی ئێمەیە، چ لە بواری کۆمەڵایەتیە و چ لە بواری سیاسیە. خانمان ئێمە توانیان بگەنە پێگەی زۆر باش. ئەمە شانازیە تۆ خانمێکی ئێمە بگاتە لە سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان بۆ بتوانێت بگاتە سەر بەسەرم بۆ منە بێ بە سەرۆکی پەرلەمان، بێ بە ئەندام پەرلەمان، بێ بە مدیر عام یان بێ بە وەزیر. ئەمانە دەستکەوتن، ئەوە نیشانی ئەوەی کە کۆمەڵگە ئێمە تا ڕادێکی باش توانیوێتی بگاتە ئەو ڕادەی کە هۆشیارێکی کۆمەڵایەتی و تا ڕادەی کولتوری بە شێوەیەکی گشتی دروست ببێ و ئەمە وای کردووە کە خانمان بتوان بێنە پێشەوە.
باشە مامۆستا شەرمین زۆر جار کە ڕووداوێک لێرە لەوێ ڕوودەدا بەتایبەت لە هەرێمی کوردستاندا ئیتر ڕەخنەگران بەشێک لە ڕەخنەکانیان زۆر گشتگیر دەکەن ینی بۆ نمونە دەڵێن ئەو هەرێمی کوردستانە حساب بۆ مافی ئەفرەد ناکە حساب بۆ مافی خانمان ناکە تونند و تیژی تێدا لە لووتکەدایە یعنی هەموو شتێک زۆر ڕەشبینانە دەبیندرێت بەو ڕادەیە لە هەرێمی کوردستانیان ئەوەیە کە تۆ باست کرد خانمانە و شانی پیاوە نێسە خۆشبەختانە ینی کار دەکەن لە پلەی وەزیفیدان تەنانەت لە سەرۆکایەتەکاندا سەرۆکی پەرلەمان پێشتر خانمێک بوو ینی چۆن ئێمە ئەم دۆخە بخوێنینەوە ئەگەر بێت و ئێمە خوێنەوەی واقع بینانە بکەین ئێمە ناڵێن کە هیچ جۆرە توندوتیژێک نییە بەڵێ توندوتیژی هەیە بەڵام بە شێوەیەکی ئەوەنە بەرچاو نییە ئەتوانم بڵێم سوۆشال میدیا ڕۆڵێکی زۆر باڵای هەیە لە زەقکردنەوەی شتەکان زۆر جار مەسەلەکە بۆ نمونە مەسلەی هەندێک جار بابەتی ئایدۆلۆژی سیاسیەتە ناوە مەسەلەن بۆ لێدان لە ڕێکخراوەکان هەندێک جار بۆ هەندێک بابەتی دیکە هەوڵ دەدرێت هەندێک بابەت زەق بکرێتەوە بۆی پێمان پیشاندن کە بەڕاستی کۆمەلگا ئێمە کۆمەلگایەکی توندوتیژە توندوتیژی ئێمە بمانوێنەمانەوە لەوتی کۆمەلگا هەیە توندوتیژی هەیە و لە هەموو کۆمەلگایەکیش هەیە ئێم وەک پێشتیش باسم کە ئێمە کۆمەلگایکی ناڵێم ئەوەندە مۆدرنین خۆ لە کۆمەلگای مۆدرنیشا توندوتیژی هەیە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە کۆمەڵگای ئێمە یەک پارچەیە لە توندوتیژی یەک پارچەیە لە ئۆنۆڤ یەک پارچەیە لە یەکتر سڕینەوە بەڵکو ئەوە سوۆشال میدیایە ڕۆڵێکی ئێمە دەتوانی وا بکەی ڕۆڵێکی زۆر زۆر باش و پۆزتیڤانەی هەبێ وەکەوەی ڕۆڵێکی نێگەتیڤ بەداخەوە کە بەشێک لە چزانم ماڵپەڕەکان بەشێک لە سوۆشال میدیا یا ئەپلیکیشانێک کە هەن کاریگەری سلبی هەیە یا بەشێک لە ڕاگەیاندنەکان ڕەنگە بە شێوەی نێگەتیڤ ئەمە بگەیەنێ بەڕاستی من پێم وایە سوۆشال میدیا ڕۆڵێکی هەندێک جار زۆر نەرێنیە بینێت لە زەقکردنەوەی ئەم بابەتە ئەمانە کە هەر هەبوون بەڵام ئێستا کە سوۆشال میدیا زەقیکات و کۆمەلگا هەمووی پێزانێ تۆ بەسیترین شوڕەتدا لە هەولێر یا لە گوندێکی هەولێرە ئەمڕۆ ڕووداوێک ڕووبدا بەیانی تۆ لە زاخۆ یا لە خانەقین یا لە سلێمانی یا لە هەڵەبجە تۆ گوێبیستە بیت بابەتەکە من هەستەکەم زیاتر پێوەستە بەوەوە ئەوە بەشێک بەشێکی دیکە وەکوتم ئێمە دەمانێ واقع بینانە بین بەشێکی دیکە ئەوەیە بە حکمی ئەوەی ئێستا کرانەوەی کە لە کۆمەلگای ئێمە بەڵام لە بەرامبەر ئەوەدا خەڵکێکی تەیە دژ بەو کرانەوەی ڕەفتارەکە زۆر جار شتێکی وا ڕووی نەداوە لە ناو خێزانەکە یا لەناو بەرەکەی بەڵام ئەو زۆر بە خەستی دژی هەموو جۆرە هەنگاوێکی ئەمجەکچەکەیەتی ئینجا هێزانەکەیەتی یان خوشکەکەیەتی لە بەرامبەرچی لە بەرامبەر ئەو کرانەوەی کە هەوەیە ئەم بەڕەتفعل وەک جۆرێک لە کاردانەوە بە توندوتیژی ئەنجامێدا بمانوێنەمانێ ئەوەشیان هەیە چکە بێ ئەوەشیان باس بکەین باشە کەواتە مامۆستا شەرمین خۆشبەختانە ینی ئاراستی قسەکانی بەڕێزی شت بەو ئاراستەیە کە توندوتیژی هەیە لە کۆمەلگای بەڵام ماسی هۆشیاری کۆمەلگا زۆر باش بەرەو پێش چووە چی بکەین بۆی کە ماسی هۆشیارە بەرەو پێشتر بەرین و ڕووداوەکانی توندوتیژی کەم ببنەوە ئامارەکان کەم ببنەوە ینی ئامارەکانی توندوتیژی بەرەو کەمبوونەوە بڕوات چی بکرێ بە بڕوایتەوە من پێم وایە لە هەموو وڵاتانی دنیاە حکوومەت ئەبێ سیاسەتێکی کۆمەڵایەتی وای هەبێ کە فۆکەس بخاتە سەر جەملایەنەکانی پەروەردەیە فێرکردنا و هەر شوێنێک کە کاریگەری هەیە لە سەهۆشاکردنەوەی کۆمەلگا بەڵام بە دەرەجەیەک من پێم وایە بۆ کەمکردنەوەی ئامارەکان زەقنەکردنەوەی هەندێک بابەتی توندوتیژیە بە تایبەت کۆنتترۆلکردنی سوۆشال میدیا بەڕاستی سوۆشال میدیا خۆمان نەزانین ڕاگەاندنێکی ئەنلەمەتدای ینی زۆر بێ سنوورە بەڕاستی بەوە کۆنتترۆل بکرێت بۆ ئەوی هەندێک بابەت هەیە زەق نەکرێتەوە چونکە تا چەند زەق بکرێت و ئەوەندە تەکنیکی تازە بۆ توندوتیژی ئەوەندە بیرۆکەی تازە بۆ ئەنجامدانی توندوتیژی ئەوەندە ڕیاکشن و کاردانەوەی تازە دروستە بێت لە کۆمەلگایە بۆ ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر بە خانمان بەرامبەر بە منداڵ تەنانەت ینی هەر خانمان نییە تۆ منداڵانی دووچاری ئەم توندوتیژیا بن بەڕاستی پێم وایە حکوومەت هەم لە هەموو ئاستەکانی چ وەزارەتی پلاندانان سەر وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا هەموو وەزارەتەکانی دیکە ئەبێ بە شێوەیەکی شامل بتوانێت بە شێوەی سنترال بتوانێت کۆنتترۆلکە و بە تایبەتیش بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ ڕۆڵێکی زۆر باڵا ببینێ لە کۆنتترۆلکردنی سوۆشال میدیا لەو میدیانەی کە کۆمەلگا بە ئاراستەی نەرێنیا بە باشە مامۆستا بە بڕایتەوە یعنی لەم ڕۆژانەی ڕابردوودا گوێبیستی هەواڵێک بینیەکێک لە ناوچەکان بۆ نمونە مامۆستای شایانی داوای جیاکردنەوەی خوێندکارانی کچ و کوڕ دەکە ئەم جۆرە هەوڵانە پێ دوایە گەڕانەوەیە بۆ سەردەمانێکی تاریکی یاخود پەیوەندی بە ئاستی زانستی ناوەندەکانی خوێندنەوەی پێ دوایە کوالەتی خوێندن لەسەرەوە وەستا بێکچان و کوڕان کە بێکەوە بن لە خوێندنگێکدا پێم خۆش بوو بەڕاستی ئەو بابەتە دووروژان ئەو بابەتە لای من
مای سەرنج بوو مای قسە لێکردن و هەڵوێستیش بوو. من یەکشت زۆر بەزەقی باسی لەواکەم بەڕاستی وەزارەتی پەروەردە ئەبێ بە شێوەیەکی پرۆفشناڵانە کاری خۆی بکە کە ئەڵێم پرۆفشانە قسەکە لەسەر چییە تۆ میتۆد و مەنهەجی خوێندە لەسەر چ بنەمایەکدادنێ لەسەر بنەمای مرۆڤایەتی کە لەسەر بنەمای مرۆڤایەتی دانا تۆ ناتوانانی بڵێ یەک شتمان بیر نەچێ ئێمە نابێ کۆمەڵ ینی ئەوە بین ینی تەسلیمی کۆمەلگا بین چووکە بیرمانە چێ ناوەندەکانی خوێندن پەرۆدە فێرکردنە ئەبێ کۆمەلگا ئاراستە بکە یعنی چی کۆمەلگا بێ ناوەندەکانی خوێندن و پەروەردە بێت چ زانکۆ بێ ئاراستە بکات بەڕاستی ئەلەوێدا حکومت ئەبێ ڕۆڵی باڵا ببینێ و یاسا سەروەر بێ و یەک شت زۆر گرنگە تۆ ڕێزم بۆ ئەو بە ڕێزەی کە هاتە سەر تەلەڤیزیۆن من مناڵەکەم نابم مەکتەب لەوەری تێکەڵە بەڵام کوا مافەکانی مرۆڤ کوا مافی منداڵ کو ئەمانە خۆ بەیاسا هەن چی هاتە دەنگ ئێخۆ تۆ بەیاسا ئەتوانی وای لێ بکەی کە بۆی نییە ئێمە بەڕاستی هەموو یاسایانەمان هەیە بەس تا چەند ئێمە هەوڵ دەدەین ئەو یاسایانە جێبەجێ بکەین لە کاتی خۆیان و لە شوێنی خۆیان زۆر گرنگە ئێمە ئەو یاسانی کە هەمانە کاری پێ بکرێ و کارا بکرێ و زەق بکرێتەوە و کۆمەلگای لێ هۆشار بکرێتەوە کە تۆ بۆت نییە ئۆکەی منداڵی تۆیە بەڵام تۆ بۆت نییە منداڵەکەت مەحڕومکەی بێبەشکەی لە خوێندن چونکە ئەوە مافێکی زۆر سەرەتاییە چونکە ئەلێوێەوە مافەکانی دیکەی منداڵ و مرۆڤ دەست پێ دەکات. بەڕێز مامۆستا شەرمین وەلی توێژەر و مامۆسای زانکۆ سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی لەو لێرەوە سپاس بە ئامادەبوونت